سڵاو هاوڕێیان باشن ئەخبارتان ئەوڕۆ باسی فلیمەکی تازە دەکەم لەوانەیە مێشکتان بۆ نەچی یانیش بڵێ دابان شێت بۆ باسی و فلیمێ دەکەیان ئەمە وەکو بچین تاشێ و فلیمێ بکەین بەچنەوە ئەگە بچین تاشێ و فلیمێ بکەین بەرەو فلیمە ئیوێنی ئەسڵەن ئەمە تەماشێ بکەین ئەو فلیمێ ئەوڕۆ فلیمەکی مصری کەونە ساڵی 1972 فلیمەکە ناوی ئیمپراتۆریەت میم طبعا ئەو فلیمە مەزموعە شتێکی زۆر شازی تێدایە ینی ئێستا هەمووی بە تەفاسیلێکی کورت بە 2-3 دەقە باز دەکەم بەس پێشێ بچمە سەر ئەو حداسانە حەزم کرد باسی کاستینگی ئەو فلیمێ بکەم ئەو فلیمە بطوڵەکەی فاتن حەمامەیە سەید الشاشە العەرەبیە زایدەن ئەحمەد مەسەر ئەوی ناسر سڵاح الدین ئەو بۆ ئەو کەسانێک کە معلوماتیان نییە لەسەر ممثل ئاکتەرەکانی مصریەکان بۆیە ئەو ئەشتان دەڵێم ئیخرازەکە حوسێن کەمالە مخریزەری زۆر مەشهوری کەونی مسرە دەتوانین تانشەی لە ویکیپیدیا تماشای ئەفلامەکانی بکەی کە فلیمێک ئیخرازیەوە طبعا هێشتا ئەتیادیە ئەتەحەدەک فاتن حەمامە ئۆکەی ممثلەی زۆر شازم ئەو قسەی ئەو فلیمەی ئیحسان عەبدولقودوسە یەکێکە لە هەرە کاتبە شازەکانی عەرەب لە قسەکانی زۆر دیپ زۆر ئینسانی و زۆر عائیلی وزایدەن ئەو فلیمە بۆ ئەوی ئامادە بکری ئەو قسەی ببتە ئەوە سیناریۆیە کە بکرێتە فلیم ئەعدادی سینەمایەکە نەزیم مەحفوزە کە ساحبی جایزە نۆبڵە لە ئەدەب بۆیە لەو فلیمەی ڕەئسمالی ئیشتراکی خۆشەویستی حۆڕیەت احترامی ڕەئی بەرامبەر چ بڵێم هێشتا ڕێزگرتن لە هەموو ئەندامی عائیلی هەرچ شتێک ئەوەی کە لەناو عائیلی هەیە لە فلیمەی دەیبینی خۆی فلیمەکە باسی ژنێکی ئەرمەڵ دەکە ئەرمەڵە دوای ئەوەی کە مێردی دەمریتن 6 منداڵی بۆ بەجێدێڵی 4 کوڕ و 2 کچ ناوەکەشی ئیمپراتۆریەت میم لە چ هاتیە هەر هەمویان ناویان بە حرفی میم دەست پێ دەکە طبعا هەریەکە مەشاکلێکی هێرە منداڵانە هەریەکە لە عومرەکە و فلیمەکە باسی ئەوی دەکا ئیمپاکتی دەرەوە و غەڕب لەسەر مجتەماعی شەرقی کو ڕێگنانەوەی هەیە و کو تەئسیری باش و خراپی هەیە و زایدەن ئەمە کو ئەوەی دەکەین ئەو ئیمپاکتە بە طریقەکی هێڵسی بۆ خۆمان بە طریقەکی مسمیر و پرۆدەکتیڤ ئیسفادە لێ دەکەین طبعا فلیمەکە ئەو پەڕی عائیلی یعنی دەتوانێت لەگەڵ هەموو کەس تەماشا بکەی فلیمەکی فول نۆستالژیا یعنی ئەگەر تۆزێک دیپلی بە فەلسەفی تانشی ئەو فلیمێ بکەی ینی تەماشای ئەو لایانی فەلسەفیانەی لەو فلیمەی بکەی و ئەو کۆنڤەرزیشنانێک کە ڕوودەدا کە very دیپ نامێت زۆر سپۆیلیکەم لەم فلیمە ڕوودەدا ئەگەر تەماشای ئەو شتانە بکەی بەس مجەڕەد تەماشای ئەو شتانە بکەی ئەو وەختی دەزانی ئەو فلیمە چەند دیپە و لە ناحیەی فیلۆسۆفی چەند شازە بۆیە نامێت زۆر درێژ بم لەسەر فلیمێ ئەگەر هەر کەسێک ویستی کۆمنتی لێ بدە من ئینشاڵڵا لینکەکەی بۆ دادەم چکە فلیمەکە لە هەموو جێ ئەڤەیلەبڵ نییە لە نێتفلیکسیش نییە لە یوتیوبیش نییە بۆی هەر کەسێک ئەگەر ئینترێستی هەیە داوا بکاتن ئەمە لینکەکەی بۆ دەنێرین و لە گروپی دیوەخانی فلیمیش باسی دەکەم دووبارە لەوێندەر و دایدەنێم بە تەفاسیل و ئینشاڵڵا ئیسفادی دەبی کە ئەو باسکردنەیم بۆ ئەو فلیمە و لە فلیمەکەش ئینجۆریەکەنەکە قەرارتانە تەماشەکەن دەستەکانتان خۆش.